بەڵێ ژوان هەر سەبارەت بە قسەکانی قاسم ئاعرەجی ڕاوێژکاری ئەنجومەنی یاساییشی عێراق کە دەڵێ لە هەفتەی داهاتوو هەنگاو دەنین یا دەست بە جێبەجێکردنی ڕێکەوتنی شنگال دەکەن و بربەستەکان لا دەبن. ئایا ئەمە هەروە بە ئاسانی دەتوانێت جێبەجێ بکات تا ئێستا جێبەجێ نەکراوە 3 ساڵ زیاترە میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان زیاتر پرسی زیاتر و قسەی زیاتریش دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز مازی شنگالی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە. کاک مازی شەوتان باش زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵ لە کوردستان 24. قاسم ئاعرەجی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاساییشی عێراق ڕایگەیاند دەڵێ لە هەفتەی داهاتووەوە بربەستەکانی بەردەم ڕێکەوتنی شنگال هەڵدەگرن لای دەبن. بەڕای ئێوە ئەو بربەستانەی لە بەردەم ڕێکەوتنی شنگالدان لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیدا چین؟ بڕاستی شەو باش کاک حاکم بووتە بوو هەمی تەمەژوانی قەناتی کوردستان 24. کاک قاسم ئاعرەجی زۆر کەسێکی پۆزەتیفە لە هەمی علاقات نێڤە هەولێر و بەغدا بەس بەڕاستی ئاخفتن دوورە زۆرجی ئشکردنێ ئەو فعل لەن ئەڤرۆ بەڕاستی ئەو مەبەست ئەو تشتێ ناهێلێ تیفاقە شنگال بێجێ بەجێکردن مانای یەپەژەیە ئەو هێزێت نەشەرعی شنگالە و بە چ شکلیژی یەک نەشێت وان هێزە شنگالێ دەرێخێ پشتی یەک ئزبوعی و پشتی یەک هەیویژی هەکەنە قەرارەکە درستی بێ و بێ شێوەکی درست بێ تەطبیقکردن. بەڕاستی مگۆ دەژی پێشێدا کا قاسم ئاعرەجی زۆر زلامەکی پۆزەتیڤە زۆر ئاخفتنێوی باشنە لە علااقەتی نێڤە هەولێر و بەغدا بەس لەسەر عەردێ قاسم ئاعرەجی نەشێت وانتشتا برێ ببە لەن ئەفتشت مربوطا بهندك جهاتي إقليمي وحتى دولي فدريخستني يبجو هيزي نشرعي الشنغالي ديتنام واقع دبيجي زور زحمته حكومة عراقي أو دوسال ونيفنا يك خطوة في موضوع نبرنا معقولة لأسبوعك في موضوع جيب جيبك وموجود دجي قاسم عرجي جدية بس هندك طرفي ده لا حكومة عراقي جدية لاتفاق الشنغال دبيجن همي أو هيزت عسكري لازم الشنغال دركفن بس شرطة وأمن ومخابرات بمين أفرو للشنغالي حج الشعبي دو لواء تسجيل دكا دو لواء حج الشعبي تسجيل دكاش خلق الشنغالي معناوي اتفاق الشنغالي بجهكي وآلكي ديدتشيت يعني توي ما جابت كي وكي شام كردي داد بجين صد قوتن قوري كريارة كي أخفنين قاسم عرجيج أجر تشنا تشن طيبتيج وكتي ما جابت كي هندك لانه ديت عراقي هناك وريجرن وقت كت يبهجي ينجي هزندن جي دركت نواشن قالي دا بمينن كينا او آلين دن قال في روشة و اگر هو صابه هم هر روش دو صو در باز بر كفتنا يتجب جكرن ينجي دي بديلك هبه زبوات كم بيواندي تيك شو بريس ماجد اگر دنگي ما بقى تتب طيبتيجي مجار وكي موجب بيكيري تجي موجب كي نزيكي 3 سالان ريكافتن سردما مصطفى كاظمي بير ريكافتن هات يكرن وكان سردما محمد شيع السوداني هر وقت خوه هر وقت خويتي تاكو يعني قرفت لشي دايه شوفان قرفت لو دايه كان هيزي شي بياني زو توزي براش كوانا خصبكين لوي هم حشد شعبي ليه هم هيزا كاني بكاكي ليه وبناوي تريشو ليونو امادنين دربچن برسياره وي ايه قاسم عرجي او بليني كداويتي دتواني ام في بسيري دوبارش بريس موجود يمكن اولا ان الدنيا العراقي كينا كور ريجرن افراوشا چهار سر نبا ولاني دركي اگر واجه موجه بيبكين براستي او لايان سياسي الى السر حشد الشعبي بتششوي ناهرن او ركفتنا شنغالي بيجه بجهكرن وبخوياتي جي إيران جي لبي مرحلة ده زور دعمة معناها بجل شنغال دكا ومزاني جي شنغال بويا مسألك وقضيك إقليمي ودولي تركيا لسر خطة إيران لسر خطة وحتى هندك يجي أمريكا جي لسر خطة وحتى هندك دولتي جي تدخل لشنغال دكا لفي موضوعي براستي مقود جي لأسبوع كده بزحمته بس مدفيت يكتشت بأنه حكومة عراقي
دەست پێ بکە vê باشە بەڕێز ماژ مەبەستەمەژی ئەوە بی نوکە تاکە ڕێکا چارەسەریە ڕێکەفتنەوە شنگالەیە سەردەما مستەفا کاظمی حتا سەردەما سودانیژی ئەو لانێ توژێ بێژی بەدیلەکەی هەیەش بووی جێ ڕێکەفتنێ بگرایانژی هەمە بتنی نەوێت ڕێکەفتن بێتە جێبجێکردن نا با بەدیلێ وانت دەوێت پارتی شنگالی نەمینێ ئەڤرۆ ئەو لایەنێت حەج شعبی استقلالەکە سیاسی لە دەشنگال دەکەن و ئەم هەمی زانن ئەڤرۆ ئەم بەر و هەلبژارتنی ئەنجومانی پارێزگا دەچن وان دەوێت نفوودەخکی خو لە شنگالێ چێکەن ئەڤرۆ مگۆتە بەری 2 دقیقە حەج شعبی 2 لیوای نۆ تەسجیل دەکە لە شنگالی لە خەڵکی شنگالێ اتفاق دەبێژێت 2500 شرطی تەسجیل بکەن لە خەڵکی شنگالێ ئەڤرۆ حەج شعبی 2 لیوای نۆ تەسجیل دەکە معناوی اتفاق بە دشێوی گەلک دووری یەک دەبێت تطبیقکردن معقولە بأنه حکوومەت نزانێ ئەڤرۆ بأنه حەج شعبی 2 لیوای نۆ تەسجیل دەکە یعنی تشتێکی زۆر سەیرە فبەڕاستی لازمە اتفاقا سیاسی بێ جێبەجێکردن بە شێوەکە درست 2500 شرطی هێزت یەبەژە دەرکەون قایمەقامێ درستی وەگەر هێجێ خۆ تغییرە ئیدارات شنگالی هەمی بێ جێبەجێکردن بە تەنسیقەکە لە نێوە بەغدای و هەولێر هەتا نەهاژی ئەو اتفاق حبر لەسەر وەرەقە بەهوەر بکە حبرژی نەمایە بەس وەرەقە بتنێ ڤالام باشە کاک ماجید لەلایەک ڕێکەوتنێکەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بۆ ئاساییکردنەوەی دۆخی شنگال وەکو ئێوەش ئامادەتان پێکرد تا مەسەلاندنی 2500 پۆلیس لە خەڵکی شنگال بۆ پاراستنی بەڵام ئێوە ئاماژەتان بە خاڵێکی تر کرد دەڵێن تورکیا لەسەر خەتە ئێران لەسەر خەتە گرنگی شنگال لە چیدایەوە ئەو دوو دەوڵەتەش لەسەر خەتن و عێراقیش خۆی ناتوانێت ئەمریکاش لەسەر خەت بڵێ ئەمریکاش لەسەر خەتە بۆچێ گرنگی شنگال چییە؟ گرنگی شنگال یەک ئیران دەوێت ئەف خەتە هیلالە شیعی لە دیالە کەرکووک نەینەوە شنگال سووریا بمینێت ئەو هێزێت نێزینگی ئیران لە سووریا شەر دەکەن ئەڤرۆ بمینێت ئەڤرۆ حکوومەتە بەشار ئەسەد داماوێ ئش ئیرانە ئەفیەک تورکیاژی ئەم هەممی زانن جهێ پەکەکە کەفتە تێرە تورکیا هەممی هەولێ خو بدە بێوی جیهی دەستگیر بکە یەک جێه نەمایە لە هەرێما کوردستان لە شنگال لە کی جیهی بێ پەکەکە هاتبێت تێرە پشتی مەدەهەکی تەنە هاتبێت جێشێ تورکی هاتبێ ئەو جێ دەستی خۆ ببێ ئەvە دوو ئەمریکا چ دەدەخورێ ئەمریکام هەممی زانن ئەڤرۆ دەعماوەیە درستی بۆ قەسەدەیە قەسەدە کییە نفس امتدادی یەپەژەیە ئەوەی لە شنگال معناوی ئەمریکا ئەڤرۆ تول سووریا دعمی قەسەدەتکی لە شنگال دەرفێت و یەپەژە دەرێخی یەپەژە کی امتدادی قەسەدەیە معناوی هەکە ئەمریکا بدرستی بشغلێ ئەمریکا ضغطێکی لە قەسەدە بکە لەشعالی دعمڤە ئەتشێت ڤان هێزێت نەیاسایی شنگالێ دەرێخێ بەس تشتێکی هەتانەها ئیدرستی نەهاتەکردن و خەسار لەکەیە خەسار لە خەڵکی شنگالە باشە بەڕێز مۆژتە یعنیش بلی هیلالە شیعی و ڕەنگەش بووی ئیرانێ هەمی ئالیەکی گرنگتر بە حتاکەر تورکیا و ئەمریکاش سەرخەر بن مەستەی ماژەت ناواخنی خوددا کرد و هەمیش بوویەکە پارتیت ناوا شنگالێ دەنەمینە ئەگەر هەوسە بە پارتی چ بکە ڕێک و پارتی بگرتە بەرش ئەڤروپێڤە چ بکە نا وێژە پشتێکی دژی وێژەلوی مەشروعیدا پەکەکە ئەو یەپەژە شریکە حەج شعبی شریکە یەکەتی شریکە بأنه هەمی بحاولین بە هەمی شێوە پارتی لە شنگالێ نەمینێت ضعیف ببێت بەس نەشێن لە مەدید لە هەربژارتنی ئەنجومانی نوێنەران چاوە بە هەمی دەختی هەرسێ ئەندامی پەرلەمانی شنگال لە دائیرەیوان هەرسێ پارتینە و لە ئەنجومانی پارێزگاژی بەهوەری هەیە هەر خەڵکی شنگالی دەعمە پارتی بکە لێن بەڕاستی ئەف پلانێوان ناجح نەبوونە فەکەفتن پلانێکی دپلانێکی ئیکۆنۆمی پلانێکی اقتصادی ئەڤرۆ خەڵکی شنگال خەڵکێکی محتاجی شولە محتاجی پەرەیە فەکەفتنە دوو لیوای حەجێ تەجیل بکە خەڵک نە دعمی حەجێت کە و نەموالی حەجدەیە بەس خەڵک محتاجی شولە بوو عائلەتی خۆ فبەدرستی لازمە چ شێوی ئەم بەحاولین ڤانە پلانە بسەکنین پلانێکی زۆر خەتەرە هەکە حکوومەتە سوودانی و حکوومەتە عێراقی درست بێ لازمە بزووترین وەقت وان 2500دا تەسجیل بکە یەپەژە دەرێخێ
حکوومەتە مەحەلیە شنگال بەگەری هیجیە خۆ زۆر باشە زۆر بەڕێز مازی شنگالی ئەندامی ئەنجومەنی نوێنێرانی عێراق ڕاستە خۆ لە بەغداوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش گەلێک سوپاس